خێرێک بکە ئەگەر ئەم بناغەی لەگەڵ نەبێ بۆ قیامەت بەدەست بەتاڵی دەڕوە و بۆ دنیا شکارەکانی باوەڕکە خۆشی لە ژیانی خۆی لە دڵی خۆی نابینێ. لا إله إلا الله من حەز دەکەم لە خزمەت یەک سوڕەتی قورئانی یەک ئاەتێک لە سوڕەتێکی گەورەی قورئانی پڕبەرەکەت و بەخشش دابین. آيتي 19 لسورة محمد صلى الله عليه وسلم هر سورة كش بناي محمد خوشويستمان صلى الله عليه وسلم. آيتي 19 خوي پروردگار پیمان دفرمي فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. شن كلمة بجمالة كرت بلان براستي برمانا خوي پروردگار دفرمي فاعلم أنه لا إله إلا الله. يشبوي هبه برسي بيناريكي بريز بلا باشا خوي پروردگار با خوشويستكي خوي بخاتم محمد صلى الله عليه وسلم فرمي بزانا يعني بإيمان دار بزانا كلا إله إلا الله بيغمبر توبلي أو النزاني صلى الله عليه وسلم كواتب فاعلم بمعنى بزانا نية بمعنى شارزابونا وكو كسيك ئێستا من دەزانم هەولێر هەیە ئەوە زانیمە هەولێر هەیە بەڵام ئایا شارەزای شاری هەولێرم هەموو شەقامەکانی هەموو شوێنەکانی هەموو کۆڵانەکانی هەموو کەسایەتیەکانی هەموو فەرمانگەکانی بە بێگومان نەخێر کەواتەوە زانین جیاوازە لەگەڵ شارەزا بوون. پەروەردگار فەرمووی شارەزا بە لە لا إله إلا الله بە سێ شت. یەکەمیان بەوەی کەوا ئیمانێکی چەسپاو لە دڵتا هەبێ کە دروستکەری زەوی و ئاسمان دیار و نادیار لە زەڕە بۆ مەجەڕە يك كسا خالقا واحدا يقدر سكار هيك ذاتي الله سبحانه وتعالى غير أوا هر بيردوزيك دقري بيردوزي پرسندني ناودني بيردوزي الريكوت وسروشتي ناودني هموي بطال ذكاته وآما الله أكبر أو تنيا بلا بتنيا چونك بيشتر مشركين جدان قد أقل يد بپرسيني على القرآن ده فرميات شيء أرزو آسماني درست كدوا ليقولون الله يعني خو هيج جمان مانيا الله درستي كدوا بلام أوان عقيدة وابو لقال أو الله يداك كساني شي تريش هن شايني هاوار ليكردنن بتنيا الله نية بتنيا الله نية بقى أو هم ينتيك دابوا عقيدة لا إله إلا الله يا مشار زايبة أقدر بأي إيمان دار غير الله ذريك بەڵکو ئەلکترۆنێک پرۆتۆنێک نیوترۆنێک کە بە دەوری ناو کاتە سوڕێتەوە و هیچ چاوێک نایبینێت توانای دروستکردنی ئەوەشی نییە توانای دروستکردنی چاوی مێشولەیەک تا باڵی مێشێکیشی نییە ئەوە خاڵی یەکەم. دووەمیان دوای ئەوەی کە زانیت الله خالقە ئەمجا دەبێت یەقینیشمان هەبێ ئەو ئەڵڵایە یودەبر من السماء إلى الأرض لەسەرەوە لە ئاسمانەوە نەخشەسازی بۆ هەموو کاروبارەکانی سەرزەوی کردووە. أو پروردگار خوي من بيدنا سينيا ألا له الخلق والأمر استا فكري علماني تنرو لا أود عليه تكتو ونالي إنكاري خوادكم ضليا بوني خوي پروردگار وقسكدني هي لي سورة بلام أو پروردگار بس دا أسمان دا خوايا وهو الذي في السماء إله وفي الأرض إله أو الله يك لا أسمان وتشاودي همو زوي دك أو خالقي شدا به هر شريعتك أويش لسر زوي حاكم به أو مروفي واوي أو نكردوا أو لا إله إلا الله هلا وني بزنا بيلي بتسبيح أو خاب وخوي ذكرك هلا بيروزا لسر زي بر الله ينكر بالله مروفاتي هم ويل رجت شاوديري پروردگار دايا أبي يقين من هبه أو لا إله إلا الله حكمك إلى سر زويدا بو أسودبوني مروف كبغيري أو لا إله إلا الله راستقينك أخوات شوني فرمونك أرزوي منو تو نقل يك دانا ويسقتي هندق مروف ولا إله إلا الله شريعة باكر ميان روا دا فرد عدالتك كهر عدلي مطلقة مروفاتنا حسيتوا سيم خاليان أويا إنسان يقيني هبه وهو المستحق للعبادة أو الله أو پروردگار سبحانه وتعالى شايني عبادته أو كاتك هواها بداخل والله إذا مصافية كدلم صار بولا نيش والله فلان كس سيكي كل إيمانكم خلي لي بيدابو نخير أو قناعتي جاران منما أو قناعتي جاران منما وربيت شوانا واي أجر أودو كولك أو بناغي بيشو هبون توجار وجار شيريني لا إله إلا الله لدل تعد التسبيح من هم جار وتوما لمزقوتي شولا كنالي تريج وتوما برواتان هبه بإذن خواهي پروردگار لسر أود جيم لسر أوش دمرم أجر يكز لمسر الزاوية دا نمينتوا
یەک کەس نەمێنێتەوە سوزدەیەک بۆ خوابەرەوە ئەزانم ئەو ئیسلامە بەتەنهایی منە بە تاقی تەنیا جا ئەگەری کەسێکی وەک جەنابتان لەگەڵ بووین بە دوو کەس بووین بە دە کەس بووین بە ملیۆنێک فەوری عەلانور بەڵام ئەگە بەتەنیاش بمێنمەوە هەموو خەڵکی ئەم سەرگۆی زەویە بە ئیزنی خوا جەنابتان هەموو بیسەران و بینەرانی ئیمانداری کورززبانیش وە هەموو نەتەوە و گەلانی تری سەرزەوی مسلمانانی یەقین ئەوە لە ناو دڵیاندایە ئەم ئیسلامە هەموو خەڵکی سەرزەوی بڵێ بە خەڵک نایە هەمووی بڵێ گومانم هەیە لە بوونی خوای پەروەردگار من ئەمجا زیاتر دەبێت شیرینی لا ئیلاها ئیلا الله بچێتە دڵمەوە ئەمجا زیاتر لە ناو دڵما جێگیر بێت چونکە ئەو پڕی بێوەفاییە جەنابتان من هەربی سەر و بینەرێکی بەڕێزی ئەم بەرنامەیە هەر کوردێکی مسلمان کەسێ لەسەر شەقام ببینێ دایک و باوکی پێی بڵێ ڕۆڵەگیان ئەم کارە بکە بڵێ هەر حسابیشت بۆ ناکەم هەمومان پەنجەی تۆمەتی بۆ ڕادەکێشین ئای کە بێوەفایە باوکو دایکت چی بۆ تۆ نەکرد بەدمەکە بەدە سپڵەیە بێوەفایە دەی باشت خوا ئەڵڵایەک سوبحانەه وتەعالە کە خۆمی دروست کردووە کە ئەو خۆشەویستەی باوکو دایکم بۆ منیان هەیە بەخوا خواستێ دڵیانەوە ئەو مناڵانی کە چەندم خۆش دەونەوە هێوسەری کە بەڕێزترین کەسە لەلام خوا خۆشەویستەکەی خستۆتە دڵمەوە خوا مرۆڤ بەرامبەر بە ئەڵڵا بێوەفا بێ ئەبێت چ سپڵەیەک بێ وهي مستحق للعبادة بتشيجة وعبادتي دكي چونك باش الناس بلزتها أجا أمس يكولكيت هبو أو براستي وتوت لا إله إلا الله جزاك الله خيرا ما وصل ليرة برسيارك دروز دبي زور جار دوتري إنسان يعني قابلي أويك بقوري يعني قناعاتي بقوري هيت هيلك هيت خطيك لو بابتها هي كإنسان لويك لو لا إله إلا الله يا خوانا خواستا لی تێک بچێ یان کاڵ بێتەوە یان چوزانم ئەوەی کە باز دەکرێت زۆر جار دەڵێ وەڵاهی ئەوە ئەو کتێبێکم خوێندوێتەوە یان ئەو قەناعەتی کە پێشتر هەم بۆ 10 ساڵ 20 ساڵ پێش ئێستا هەز دەکەم غەڕەتم یان ئێستا قەناعەتی ئێستان باشترە هیچ مەجالێک لەو بابەتەیە هەیە ئەکرێ عەقیدە و بیر و باوەڕ تۆغ بکرێتەوە بەڵام عەقیدە و بیر و باوەڕی دامەزرا و کاڵ نابێتەوە چونکە خوای پەروەردگار کە فەرمووی ئەزم کردن ئەمایەتانەی قورئان یەک گوشەی کتێبێکە بحزاران نووسەر ناتوانێت بەقەدەر وشەیەکی قورئان دەرز بدا بێمە کاتێک کە پەروەردگار دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله وەکو اهدنا الصراط المستقيم وایە کە تۆ ڕۆژی بە واجبی دەبێ 17 جار بڵێ اهدنا الصراط المستقيم یعنی ئەیماندار ئەگەر لە ڕێبازەکەت بێ چاوی لێ خافڵ نەکەی خودافەکان لە ملاولای ڕێگاکەدا هەن بانگت دەکەن دەیان دەنگی ناشاز ڕۆژانە بانگت دەکا بە ملاولادا تۆ ئەو سیڕاتی مستەقیمە کە ئەو سەری بەهەشتە بەری نەدەی بەردەوام بە ئەم فاعلم أنه لا إله إلا الله پێمان دەڵێ لا إله إلا الله بیر و باوەڕە مەبدەئە تەنها ئەوە نییە بە عەقیدە بەڕێزان مامۆستایانی خۆشەویست عەقیدە ئەوە نییە لە باوکو دایکمەوە فێری بووم ئەوتیان لا إله إلا الله منیش دەڵێم لا إله إلا الله دڵماوەیی نییە عەقیدە بیر و باوەڕ شارەزابوونی خۆتە وەی لە ئیسلامدا من زۆر جار کەسانێک هەبوون الحەمدلله خەڵک پرسیان پێکردوین ئاینی ترە هاتوو مسلمان دەڵێم لا إله إلا الله وتمە پێش ئەوە دەبێت وەت باسکەین لا إله إلا الله تێ بگەی بەڕاستی بناغەکانی لا إله إلا الله بەتاڵکەرەوەکانی لا إله إلا الله بزانی تێی بگەی ئەمجا بۆیە فاعلم أنه لا إله إلا الله ئەو کاتانی کەسێک کە دڵنیا بە هەر سەرەتا لە لا إله إلا الله حاڵی نەبووە داماوە هەر تێ نەگەیوە ئیتر هەر بایەکی بێ بەلایەکە دەیبە بەڵام دەکرێت عەقیدە و بیر و باوەڕ جار بەجار تۆختر بێتەوە ئیمان بەهێزتر بێت بەڵام کەسێک کە لە ئەوڵەوە تێنەوەسا ئەبدێت ببێتەوە ئەبدێت بێتەوە بەڵێ ئەو زاراوانە ئێوە باشتری لێ زانمە تۆزە نەخوێندەوارم لەوەی تازەی بکەینەوە کاک ئەحمەد مامۆستا لە جیهانی موبایل ئەوانە زۆر دوورە ئەوەش بەڕاستی صفەتێکی تایبەتە بێگومان مامۆستای باوەڕ ناکەم خەڵکی دیکە هەبێت مامۆستا تاکەلەوە بەس من موبایلم لە وڵاتێ سەرکەوتوم ئینشاءڵڵ بابی کەمە سۆڕای کاک ئەحمەد مامۆستا ئەو شارازە بوونەی کە جەنابەت ئاماژەت پێی کرد چۆن ئێمە ئەو شارازە بوونە بهێنین عەقڵی تاکی مسلمانی خۆمانی پێ پەروەردە بکەین و لەسەری بڕێن چونکە پەروەردەکە زۆر مهمە پەروەردەیەکی عەقڵی عەقیدەی ئەو شارازە بوونەکە باس کرد ئەو تێگەیشتنە جوانەمان بوو زۆر ڕاستە هەر ئاەتەکەی ئاەتی ژمارە 90 سوڕەتی محەممەد صلی الله عليه وسلم کە لەم کاتە پیرۆزەمە ئەنگی ڕەمەزانە لە خزمەتیا بووین ئاەتەکە تەواوکە فاعلم أنه لا إله إلا الله ڕاستەوخۆ بە دویا چی دەکە واستغفر لذنبك باشە یەکێ دەپرسێ ئەرێ باشە ئەستەغفر الله لەگەڵ لا إله إلا الله بۆ بە دوویەکە هاتن ئەم قورئانە چەند تەواوکەری یەکترە چونکە کەلامی مرۆڤ نییە وشتەی خالقی مرۆڤ و گردونە بەرنامەکەی هەتا قیامەتە و کۆتایی پێ نەهاتوو ئەویش الله سبحانه وتعالى لا إله إلا الله پێمان دەڵێ ئەو ئەهلی لا إله إلا الله خەڵکانێکی چەسپاون
بەڕاستی هەر کەسێک لە لا إله إلا الله بگە قەت ناڕوخێ والله بڕوات هەبێ ئەو کەسەی لە لا إله إلا الله گەیشتە بێ بە حیاتی دەستی ناچێتە خۆی لە گەورەترین تنگانەیە خۆی بکوژێ قەت بیر و باوەڕەکەی نافرۆشێ قەت ڕۆژێ نیشتیمانەکەی بە بێگانە نافرۆشێ هەرگیز لە کاتی گەورەترین تەنگ و چەڵەمایە خۆی بەبێ کەس نازانێ بەڵکو خۆیەکە تا قوربانی لا إله إلا الله بەڵێ ئەنجە بۆ وەستەغفر لذنبیک ئەمایەتە زۆر پڕمانە پێمان دەڵێ ئیماندار هەر کاتێک گرفتێکت هەبوو یەقینی تەواوت هەبێ الله سبحانه وتعالى ناڕەحەتی بۆ هیچ کەسێک ناوێ قەت خوا ناوێت تۆ تووشی ناخۆشیکە بۆیە وەستەغفر لذنبیک من وا ئەزانم ئەستەغفر الله یعنی ستۆپ استغفر الله بەڵێ بوەستە ئیماندار بوەستە ئەهلی لا إله إلا الله ستۆپێک بکە بە خۆتا بچۆوە نەگەوەی هەر کەسێ بە تەسبیحاتیش دادەیەکمان خوشکێکم نەنەیەکم باوە حاجیەکم دەڵێ لا إله استغفر الله استغفر الله والله ئەوە استغفر الله چرای ڕۆشنە بۆ تۆ بەرچاوت ڕۆشن دەکا خوا لە دەیان گوناه و تاوان لات دەدا بەڵام دەبێت بە شارەزابوون بە شارەزابوون بە تێگەیشتن ئەستەغفر الله یعنی ستۆپ بە خۆتا بچۆوە لەو کاتێک کە مشکلەیەکم هەیە بەداخەوە ئێستا ئێمە لە کوردستانیشدا باوەڕکە لە چینی گەنجاندا لە چینی بەتەمەنەکاندا لە خوشکانم لە دایکانم لە برایانی گەنجم لە برایانی بەتەمەنم یعنی خەڵکێک هەیە ڕۆژانە هەست دەکەی لە ژیان بێزار بووە خۆی زۆر بەتەنیا بێهیوا بووە من دەڵم ئەو وەستەغفر لذنبیکە بەس دەسەر ئەو دوو کەلیمە بوەستە ستۆپێک بە خۆت بدە بزانە دڵنیا بە لا إله إلا الله پەروەردگاری تۆ کە ئەڵڵایە قەت خراپەی تۆی ناوێ قەت تۆ بەتەنیا بەجێ نایهەڵێ بەڵام تۆش بە خۆتا بچەوە بزانە ئەو ناڕەحەتی تۆ خەتەئە براکەم لەوە چێ ڕێگاکەت هەڵە بێ من ئێستا بمێ بەیانی بڕۆمەوە بۆ سلێمانی ئەگەر ڕێگای کەرکووک بگرم بەرەو بەغا بڕۆم ئەگەر ئۆتۆمبیلەکەم چەند تەواو بێ شۆفێریەکەم چەند ڕێک و پێک بێ مۆڵەتی شۆفێریم تەواو بێ جادەکە ڕێک و پێک بێ باوەڕتان بێت جار بۆ جار دوورم دەخاتەوە چونکە ئەمن ڕێگا ڕاستەکەم نەگرتووە جار هەیە کەسێک لە زەواجێک هەرسی هێناوە جار هەیە کەسێک لە بازرگانی یاشکستی خواردووە ئەڵە خوای گیان بۆ دڵنیا بە تۆ ڕێگاکەت هەڵەگرتووە ڕێگاکەت هەڵەگرت لە سەرەتاوە بناغەکە بەڕاستی نەڕۆیشتۆ ستۆپێک بکە مەیاڵێ هیچی تر با دیوارەکە لار بێتەوە مامۆستا ئەحمەد زۆربەی جار مامۆستا عەلی خەڵکی وڵاتی ئێمە بەداخەوە من لەگەڵ خەڵکە زۆر ڕۆژانە بەهۆی کێشەکان یعنی دێتە لا وەکو باوکو ئەمین برایەک وەکو مامێکی ئەمیندار لێت دەڕوانە و مامۆستایانی و کردنیهێنەکانی دەپارێزی سیرم کردو بناغەکەی بەلاری داناوە میلیمێک خوارە ئەڵە بە ئیزنی خوای گەورە لە قۆناغی دووەمان ڕاستی دەکەمەوە لە قۆناغی دووەمە دەبێتە نیو سامتین لە قۆناغی سێەمە دەبێتە سامتینێک دواتر بەرەو 5 سامتین و 10 سامتین دەڕوات تا دەگاتە سەرەوە دەڕوخێ نەخێر خوای پەروەردگار دەفەرمێت لە یەکەم هەنگاوە بە خۆتا بچەوە خەتەئە دووەمیان لەوانەیە ذەنبێکت کرد دەبێت لەوە چێ ئەو گوناهە خەڵکی ئێمە کە دڵی گوناه و ئەزانێ یعنی دڵی دڵم تەنگە ئەڵێ وەڵی ئیشەکانم ناڕوە ئەڵێ ڕزقم سوارە هیچم بۆ نایە هەرچی دەستی بۆ دەبم زێڕە دەبێتە تەنەکە بەدەستمەوە بە کوردی خۆمان لە وەستەغفر لذنبیکە پێت دەڵێ بە خۆتا بچەوە لەوە ئەچێ ذەنبێکت هەبێت جا بڕیان ذەنب هەر ئەوە نییە گوناه هەر ئەوە نییە قەتڵ بێ شیرک بێ زینا بێ ڕیبا بێ جار هەیە کیبری ناو دڵە وە نمونە کچێکمان هەیە زۆر شۆخ و شەنگا بە ئەو پەڕی شەهادەی بەرزی هەیە ماڵی باوکی دەوڵەمەندن ئەوەندە بە خۆی دەنازێ ئەڵێ من بەس بڵێم شو دەکەم دایان کوڕمە منونم دەبێت سبحان الله بە چای خۆمان بینی ومانە ڕەفیقەکانی کە هاوتای ئەو نین لە جوانیدا لە ماڵی باوکی دەوڵەمەندا سیارەیان پێنێ خوێندەواریەکەوە تویان نێ ئێستا مناڵی کۆربیان لە باوەشی خۆیاندا و ژیانێکی محتەرەمیان هەیە ئەم ئەوە نە بە خۆی نازی لەبیری چۆ بڵێ یا الله لەبیری چۆ بڵێ یا الله هەمووی بە تۆ دەکرێت خوای پەروەردگار دوو مەشهەدمان لە قورئانە نیشان دەدا پێمان دەڵێت سەحابە ئازیزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە دوای پێغەمبەرەوە هیچ مرۆڤێک ناگاتە جیلی سەحابە ئەوانەی کە خوا خۆی بۆ نەسڕەتی ئەم دیناڵی بژاردن بە قوربانی ناو بە ناوی یەک سەحابەکان بم داواکارم منیش و ئێوەش و هەموو بینەران بە خزمەتیان بگەین لە بەهەشتا زانین ئەوانە چ زاتێکن ئەو سەحابانی کە ئینسان ناوی دێنە دڵی پڕ دەبێت لە خۆشەویستیاندا ئەو قوربانی ئەوان بۆ ئەم ئیسلامەدایان ئێمە هەر شەیدای ناوەکانیانین شەیدای سیرەیانین کەچی خوا دەفەرمێ بزانن قورئانەکە بخوێنەوە ڕۆژانە مانگی ڕەمەزان مانگی قورئانە بەڵام بۆ خوێندنەوەی کە تەدەبورێکی ورد سەحابەی پێغەمبەری ئازیزی ئەم ئیسلامە لەسەر شان گرتبێ لێت بەسەرەوە ناچی هەڵە بکەی لە مەوقعی بەدرا خۆی پەروەردگار لە دوای ئەوەی کە جەنگی ئوحود مسلمانەکان شکستێکیان بەسەر هات خۆی پەروەردگار پیان دەفەرمێ وەلەقەد نەصەڕەکم الله ببەدر وأنتم ئەذلة لە سوورەتی ئالی عیمرانە بیرتان دەخەمەوە ئەمڕۆ خوا پشتی تێ نەکردون لە ئوحودا ئەوە خەتەیەک هەیە گوناهێک هەیە بێفەرمانی پێغەمبەرتان کرد صلی الله علیه وسلم گردەکەتان بەجێهێشت با مسلمانانی دوای ئێوەش بزانن کاتێک کە تووشی ناڕەحەتێک دەبن ستۆپێک بکەن بە خۆتا بچەوە لەکوێ بێفەرمانی پێغەمبەرت کردووە صلی الله علیه وسلم وا باچەکەی دەی ئەو کاتە ئێوە ئەذلة یعنی زۆر کەم بوون
زەبوون بوون بێچەک بوون 313 کەسی بێچەکی ینی چەکی زۆر عادی تیرروکەوان شمشێرێکی یاسایی بەرامبەر بە 1000 جنگاوەری خۆ ئامادەکرد بۆ شەڕی قوڕیش کەچی بەڵێ پڕچەک مەشق پێکرا و وەکەوەی دەبابەیان پێ بە ئەسپی جەنگیان پێ بووە زکتێر هەمویان بەڵێ زکتێر کەچی ئێوەم زاڵ کرد بەسەر ئەواندا بەڵام وەیەومە حونەین بڕۆ بە سوڕەتی تەوبە خوا بەبیریان دەخاتە وەیەومە حونەین ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم لە بیرتان ڕۆژی حونەین ئێوە ژمارەتان 10,000 چەکداری مەشق پێکراوی دوای چەندین جیهاد و جەنگی ئامادەکرا و فیدایی سکتێر ئامادەی جەنگ بە ئەو پەڕی فیداییەوە هاتبوونە دەرەوە بەڵام ئەعجەبەتکم کەثرەتکم ئای سەرتان سۆر دەما لە ژماری خۆتاندا هەنگوت ئەمڕۆ بە هیچ هێزێک ناشکەین لەبیرتان چوو بڵێن یا ڕەب ئەو کاتانەی لە ئوحود لە بەدرابوون کە بە زەلیلی دەپاڕانەوەی یا الله یا ڕەب فریامانکەوی خوای گیان ئەمڕۆ ئەم قەومە لە ناو بچی ئەم کۆمەڵە مسلمانە جارێکی تۆ وەک پێویستە سەر زەویان ناپەرسترێ یەکسەر مەلایکەتەکانی خوا هاتنە خوارەوە هەر وەختێک دڵنیا بە دەستی زەلیلی وەلای ئەڵڵا بەرزکەیەوە خوای گەورە کۆمەکت دەکات بەڵام لەوێدا ئەعجەبەتکم کەثرەتکم فلم تغني عنكم من الله شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت أم بيابان فراوانا وايلهات ورتان نما ليكشفنا خوتان بونا دجيرا أو دجمنا أو اندل برشاوتان قوربو بو همتان نما بو ثم وليتم مدبرين واتان لهات باشان پیغمبري خواتان بجيهش صلى الله عليه وسلم زيادة لده 1000 سربازي مسلحي مسلماني مجاهد أو پیغمبريان صلى الله عليه وسلم بچن كسيك أو بجيهش همون رايان كد ئالێ وێدا بەخۆیان داهاتنەوە هەل لە هەمان لەحزە داوتیان یا ئەڵڵا تەوبە بێ ئێمە ئەعجەبەتکم کەثرەتکم ئێمەی کوشت زۆرمان بەخۆمان نازی کاتێ بەئاگا هاتنەوە خوای پەروەردگار دەفەرمێ ثم أنزل الله سكينته عليهم يكسر سكينتي خوای پەروەردگار دابەزی ڕاستەوخۆ هەل لەو لەحزەیە کە تۆ تۆبەت کرد مەدەدی خوا هاتە خوارەوە فریشتەکانی خوا هاتنە خوارەوە ئەمە بە من و بە تۆ دەڵێت چی واستغفر لذنبي قد خوای گەورە قد ناڕەحەتی بەندەکانی ناوێ بزانە خەلەلەکە لەوە چێ کیبرێکی ناو دڵت بێ زەریوا بازرگانی یەکەی دەڵێت کاکە خەڵک نازانێت کاستی بکە ئەو من باشی لێزانم بەخوا پندێکت دادا خۆشن نازانی ئەو بەخۆکردنەوە سێمەند جاری وا هەیە زوڵمێکت کردووە بیر دەکەیتەوە بزانە ستەم لە چێ کردووە جا بەڕێزان زوڵم هەر ئەوە نییە ماڵی خەڵکت خوارد دەبێ زلەل لە خەڵک دابێ چەند ناخۆشە دڵی کەسێکت شکان دەبێ غەتر لێ کرد بێ پشتی شکاندوی لە پشتەوە ئەسڵان بەڵێ غەیبەتت کرد بێ من زۆر جار مامۆستانی خۆشەویست دەڵێم ئەگەر کەسێ بوختان بە کەسێک بکە بەیان خوانە خواستە قەسری بکەوەتە تۆمەتی داوێن پیسی بداتە پاڵ ئەبێ 80 دار لە پشتی بدرێ ئەمڕۆ کە دادگای ئیسلامی 80 دارەکە لە پشتماندا خوای ئەلحەکیم و کاربەجێی عەدل خوێمەی خۆش دەبێ بە ئەندازەی ئێشی ئەو 80 دارە بەخوا جەڵدە لە پشتمان دەدرێ ئەوەندە ئازار دەدرێ ئەوەندە ناڕەحەت دەبی بەقەدەر لێدانی 80 جەڵدەی پشتت ئازار دەدرێ ئەمجا ڕزگارت دەبێت حەقەکە لێوە دەژی بزانە بوختانت بۆ چێ کردووە بزانە لە چێوە قسەیەکەت هەروە بە بازاڕی فڕێداوە يدبر الأمر من السماء إلى الأرض نيابا أو إلى آسمان ويتشاودير يمسر زاوية دكا أم زاوية بخاون نية هل وزمان من بر الله كن بتابتي رمضان ما نجيب خدات شو نويا أم لا إله إلا الله يا برنامج جيانا لقل يا الله واستغفر لذنبك بردوام ستوبك كبجيانتا أستغفر الله أو برتشاود روشن دكا بحلقاني خوتا دسيتوا كواتا ما مصاكاك أحمد سأزدر بسرعة بريزة بس حقا دخوم قيناك كواتا ما وصلت تكرا قسەکانی بەڕێز ئەوان پێڵێت کە مرۆڤ و ئەهلی لا إله إلا الله دەبێت لە خۆپەرستن دوور بکەوێتەوە بەرەو خواپەرستن بڕوات وامان پێڵێت تەنها خێر و خۆشی خۆی نەوێ خەڵکیشی بوێ بەیەکەوە هەر گرفتی ئەمڕۆی تێکڕای مرۆڤایەتی ئوستازی بەڕێزینە هەر ئەوەیە ئەمڕۆ خۆپەرستیەک زاڵ بۆ بەسەر مرۆڤایەتیدا یازدە سەڵاتدارەکانی جیهان تەنانەت ئەوەی کە پاریۆبنانی زیاتریان هەیە لە خەڵک ئەوانی کە عیلمیەکیان پێەیە وایان لێ هاتوو بەس خۆیان دەبینن بەشی خۆم لۆ خۆم بۆ خۆمی تۆش دەخۆم یان ئەگەر من خۆم تێر بم خۆیاگر خەڵک دەمر لە برسانە ئیشی من بڕوە من حەقم چێ بەسەر خەڵکەوە من خۆم دەرچم خۆیاگر کەس دەرنەدەچوو ئەو خۆپەرستی خەریکە ببێتە دەردێکی کوشندە لە ناو ئێمەدا بەزەی و ڕەحمەکان کەم دەبنەوە کاتێکیش بەزەی و ڕەحم بە یەکترا کەم بۆەوە ڕەحمی پەروەردگاریش لە ئاسمان و بەسەرمانەوە کەم دەبێتەوە بۆیە خوای پەروەردگار هەر لە ئاەتەکە ئێمە ئەم شەوێکی خۆشمان بەسەر لە خزمەت ئاەتی ژمارە 90 سوڕەتی محەممەدا صلی الله عليه وسلم هەزاران جار بە خۆم و دایکم و باوکم و منداڵم و خێزان و نیشتیمان و هەرچی هەموو نیمە بە قوربانی ناوەکەی محەممەد و ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم کاتێک کە دەفەرمێت دوای ئەوەی واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات ئاگاد لە خۆت بێ
هەر داوای لێ خۆشببوون وە گوناهی خۆت مەکە نەچی براکانت لەبیرکەی نەچی خوشکەکانت لەبیرکەی عرضم کردن قورئان چەند وردە و شەب و شەڕایە کێشێ کاتێک کە ڵێ ئەستەغفیر الله خوا لە گوناهم خۆش بە بەس لە گوناهی من خۆش بێ خوا دەفەرمێ نەکەی خۆپەرست بی یەکسەر بڵێ خوا لە گوناهی هەرچی پیاوان و نێرینەکانی ئومەتی محەممەدە خۆش بە صلی الله وسلم یا ربی خوا داوا لێ دەکەم هەرچی ئافرەتانی خوشکمە لە کەم تەمەنەوە تا دادە حاجی خوای لە گوناهی هەمویان خۆش لەگەڵ ئەمڕۆ مرۆڤایەتی بەتایبەت حتا تەنانەت خەڵکی دینداری ژوای لێ هاتووە من بەس خۆم سەربەرز بم جەماعەتی من بەهێز بێ خۆیاکە مسلمانان هەموو دەفەوتان بەڵام بەداخەوە ئەوە فکری ئەو کەسانەیە کە لە ئیسلام حاڵی نەبوو بوون معلومی جەنابتان و بیسەرانی ئازیزە بینەرانی ئازیزە کاتێک کە کابرای عەرابی کەم شار و بەری نەبینی بوو لە ئیسلام حاڵی نەبوو بوو هاتە مەدینەوە لە مزگەوتەکەی خۆشەویستە صلی الله عليه وسلم یەکسەر هاواری کرد اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا احدا خوا بەس ڕەحم بە من ئەو محەممەدە پێ ڕەحم بە یەک کەس نەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەستە برای عەرەب وەستە لقد ضيقت واسعا أهبرا أو هم الرحم بزيي خوا شو كتكدوا بس من وتو بلا خوا رحم بهمو مسلمان أمكي بشي همويان دكات همويان دكا جاء إسلام في مان ضليا كاتب لي خوا لجناهي من خوش بلا خوا لجناهي همو بلا خوشكم خوش با تڵی ئەستەغفر الله یا ربی خوا دەرگای ڕەحمەتم لێ بکەوە دەبێ بڵێ خوایە هەرچی برا و خوشکم هەیە لەسەر زەویدا کە تووشی دەنگانە بۆ خوا من لە پشتەوە دەپاڕێمەوە بۆیان کە ناشیان ناسم خوا دەرگای ڕەحمەت لە هەمویان بکەیەوە خوا دڵم ئەستەغفر الله گرفتارم ئاواتم هەیە بۆم ئاسانکەی یا ربی خوایە هەرچی ئیماندارێکی پیا و ژن هەیە لە ئومەتی ئیسلامدا یا ربی خوای ئاواتەکانیان بێنێجێ جەنابتان دەچنە جومعە و هەموو بیسەرانی جومعە دەکەن ها خوتبەی دووەمی عەرەبیەکە یەکەم دوعا کە دەست پێ دەکەین اللهم اغفر للمؤمنین والمؤمنات بێ لێ حاڵی بی هەمووی پێکەوە بەڵێ جا ئەو کاتە بزانێت چەند دەروونش شاد دەبێ کاتێک من برایەکم لە ئەمریکا بێ لە رووسیا بێ مادام لە ئیمانەوە برامە برایەکم لە هەر چوار پارچەی ئەم کوردستانە ئازیزەدا بێ مادام برای ئاینیمە مادام ئیسلامەکە کۆی کردومەوە کاتێ دوعا بۆ خۆم دەکەم حرامە بەس تەنها خۆم دەبێ ئەویش لەبیر بێ چ ئاواتێک بۆ خۆم دەخوازم بۆ ئەویشی بخوازم چ بەڵایەک حەز دەکەم خوا لە خۆمی لاداڵم خوا لە ئەویشی لادا بۆیە ئەو لا ئیلاهە ئیلا الله لە خۆپەرستی ڕزگارت دەکا واللهی دەردی مرۆڤایەتی کە ئەمڕۆ ئەو خۆپەرستی هەم لە کوردستان ناو خۆمان هەم لە جیهاندا هەیە بە تێگەیشتن لە لا ئیلاهە ئیلا الله واستغفر لذنبك یەکسەوە للمؤمنین والمؤمنات نەچی بەتەنیا خۆت بن لەبیر بێ بەتەنیا خۆت بەڵام برایان و خوشکانی وەکو کابرای عەرابی لێ دێتەوە بالضبط ئەو فکری عەرابی جاری وای خەریکە لە ناوەندە زیندوو دەبێت بەداخەوە جزاك الله خيرا كاك احمد جي والله حزناك ما مصاب والله بحزبيتن بخوا كسمان حزم ليني وتكاني ما مصاب زير زير تربو براسي اما يقولون زوزو كاك احمد اگه كات ماما بيكشي بچوك ماما والله لخدمتك ما وصل وانت تعرض لكم دارك هاتك خلقاني تريش تشاور لكن ايتك كوتا يكيد فمشي والله يعلم متقلبكم ومثواكم او برهم لا اله الا الله كوتا يكي او خلقينا ام لا اله الا الله بيدل اگر همو كاميرا كان يسر زي كوجابنوا ئەگە هیچ هێزێکی ئەمنی چاودێری تۆ نەکە ئەگەر هیچ کەسێکیش چاودێریت نەبێ دڵنیا بە الله سبحانه وتعالى يعلم متقلبكم ومثواكم لەسەر شەقامبی لە فەرمانگەبی لە ستۆدیۆی تەلەڤیزۆنابی لە ناو ماڵەوەبی لەسەر جێگای خەوتنەکەت بی ژوورەکەت داخرا بێ الله ئاگای لێتە بەبەردەوام ئاگای لێتە ئەزانی ئەوەش دڵنگدانەوەی لەناو ئەم میلەتەی ئێمەدا هەیە واللهی لە وڵاتەی ئێمەدا من زۆر خەڵکی بیانیشم بینی وەکە هاتوونەیەرە وتوانە دەست کوردستانە سەیەکەی لەسەر ئەو بازاری دۆلار و هینان لەسەر مێزێکی ئاوا فەردەی دۆلار دانراوە ملیۆن دلاری ئەگە بێتەوە لە ئەوروپا بێ یەک دقەیم بێ هەر خەڵک بە نوێژی ئەوڕۆپا لەماریەدا واللهی ئەوە دوای فەزلی خوای پەروەردگار و من دەستخۆشیش لە برایانی ئاسایش و پۆلیسوانە کاری کەس بە کەم ناگرم ماندووبوونیان بەرز دەنرخێنین لێرەوە دەستی ماندووبوونی هەر کەسێک کە بۆ ئەمنیەتی ئەم وڵاتە تێدەکۆشێ و هەوڵ دەدا وڵاتەکە ئارام بێ یا خۆخوا بیپارێزێت دەستی خۆش بێ ئێمە ڕێزمان بۆ هەیە کە بەڵام ئەوە بەرهەمی ئیمانی ناو دڵە جاما مساعدت بۆ تەکمیلی قسەکانی جەنابەت ئەو ڕۆژە لەگەڵ برادێک چوینە بانک ئیشێشی بانک و ئەوانەمان هەبوو ینی باسی ئەوەی دەکرد دەیگوت ئەو سیقەی لێرە هەیە طبعا ئەوەش بەرەکەتی لا إله إلا الله دەیگوت لە ئەوروپا بێ لە هەر وڵاتێکی دیکە بێتن بە لەحەزات تارانی دەکەن هیچی لێ دەیبڕێت جا من یەک کەلیمەی کۆتایی کە بە چای خۆم بینیم حەز دەکەم ئەو شتتان بۆ بڕوونکەمەوە 2023 بوو سیانزەی 2023 پێش ڕەمەزان ڕۆژی دووشەممە بوو چونکە ئەوەندە لە دڵما کاریگەری هەبوو بەروارەکەم ڕێک بە خۆی لەبیرە سعات دەبوو لەگەڵ خێزانمە چوینە دوکانێکی میوەفرۆشیەوە لە سلێمانی ماڵ لە سلێمانیە لە دوکانی میوەفرۆشیەکەدا هەندێک میوەی بەهاری و تر سەوزە ئەوانەی دانابوو کابرایە کات دیارە مەندووبێک بوو کیایەکی کەپسی پێ بوو بە زمانێکی شیرینی لێزانانە وتی دۆی چاکم پێەیە
لەگەڵ ئەم بەرهەمە بەهاری و گوژ و ژیاوهێنانی تۆدا زۆر باش دەفرۆستێت خەڵک وەکو ئەمانە دەکرێت داوای دۆش دەکات دۆ یەکەم نیش زۆر دەرەجەیەکە یەکجار خۆت تاقیبکەوە بە بەلاژ و ئەگە بەدڵ نەبوو بە نایێنمەوە بەس دڵنیام دووبارەیەکەین ئەنج زۆر بە زمانێکی لێزانانە ئەوژوتی واللهی زۆرم پێخۆشە زۆریش لێرە خەڵک داوای دەکات بەڵام لەبەر خاتی ئەو مارکەتی دراوسێم دایناگرەوە من دوکانەکەی خۆمە ئەو دراوسێن کرەیەکی یەکجار زۆر دەدا بوو مارکێتەکەی چەند شاگردی ژنانی لەسەر دەخوا واللهی خەڵک ڕۆژان لێرە دەپرسێت بەڵێ ئەجام بەستمەوە دواتر وتی زۆر باشە لە ڕەمەزانیش کاتە پێشەوە ڕەمەزانی پڕبەرەکەت و ڕەحمەت شربەتی عەجیبمان هەیە شیرینیمان هەیە بۆ دێنوتی والله دوکان لەو لاشمەوە کابرا شیرین خانەیەکی دانا والله ئەویش کرێت چییە دوکانەکەشی تازەیە ڕۆژانە کە خەڵک دەپرسێن تەنان خورماش لە ڕەمەزانە دانانێم دەینێرم بۆ لای ئەو بە ئەوژی استفادەیە بکە منیش دەستخۆشیم لێکەوتم واللهی بەڕاستی زۆر دڵشادم کەسێک هەبێ کە هەمومان حەزمان لە پارەیە تۆ دوکانێکی گەورە سەوزی تێدا ئەمانەش پێویستین و ئەویش مانیعی نییە قەیچەکە دوکانە دوکانی خۆتە بە دوکانی خۆتەوتی والله مامۆستا چاوم لەوەی من کرێ نادەم بەس ئەوانە کرێچین کرێکی زۆر دەدەن اینجاوتی من یەک حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم لا يؤمن احدكم حتى يحب لاخيه ما يحب لنفسه وقد صحيح البخاري ژمارە فرمودەکە سیانزەیە وستم ئەو حەدیثە لە بەکردار جێبەجێکەم خۆی ئیمانم بەرزکەیتەوە بەوەی چاکەی ئەو دراوسێ دوکانانم وەکو خۆم پێخۆشە با خێرێک ڕوو لەوان کە قەینا باڕوو لە من نەکا من لە لایشکەوە خوا بۆم قەرەبوو دەکاتەوە ئەمە بەرهەمی ئیمانە لە ناو میلەتەکەی خۆماندا دوکاندارێک کە پلەیەکی زانستی مەلایەتیشی نەخوێندووە تەنها حەدیثێکی پێغەمبەری صلی الله علیه و سلم بزانە ئەو حەدیثە چ کاریگەریەکی گەورەی هەیە چۆن دراوسەکانی نەک دزیان لێ ناکە و حەسوودیان پێ نابا مشتریشان بۆ دەنێ بارك الله فيكم يا ربي پایداربی زۆر بەخێر بێی سەر و سەرچاومان بەرنامەکەمان ستودیۆکەمانت ئاوادان کردەوە خی گەورە لێمانی قبول بکات ان شاء الله ئەزمعینی شڵابی کاتە توێشوی قیامەتمان و ئەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە خی گەورە بتوانین لە خزمەت ئاەتەکانی قورئاندا بە وردی یان بیان خوێنینەوە هەم جوانتیان بگەین هەم کاریشیان پێ کاتی بەرنامەمان تەواو بوو بە زەمان چەند دقەیەکمان دەدەنێ بە چەند دوعایەکی مامۆسای بە ڕێزی خۆشەویست بە ڕێزان و خۆشەویستان کۆتایی بە پرۆگرامی ئەم شەوی شەوانی ڕەمەزان دەهێنین خی گەورە لە هەمولایەکی قبول بکاتن ان شاء الله بەو هیواین ئێوەی بەڕێز و خۆشەویستیش سووتان لێبینی بێتن و سلام علیکم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم يا ربي خواه بهمونا وجوانا كانت بصفات برز بالا كانت لدى باريمو پەروەردگارە ئەم چەند دقەیە کە لە خزمەت یەک ئاەتی قورئان و تەفسیرکردنیا بەسەرمان بەر یا ڕەبی خۆی پەروەردگار بیکەی بە کەفارەتی گوناهەکانمان بە توێشووی قیامەتمان پەروەردگارە لێت دەپاڕێمەوە من وەکو خۆم بە شایانی ئەوە نازانم ڕۆژگارێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوەکانم ببینم یا ڕەبی خوا لەم دنیادا بەخۆ بە خزمەتی بگەین لە قیامەتیشا لەگەڵ ئەم برا ئازیزانە کە لێرن لە پشتی کامێراون هەموو ئەو ئازیزانەی کە دەمان بینن هەموو ئەوانی کە ناشمان بینن ئەم مسلمانە پاکانی ئەم کوردستانە هەموو براوخۆشکانی ئیماندارمان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن و هەر زمان و نەتەوەیەکیان هەبێ یا ڕەبی خوا بە خزمەتی ڕەسوول اللهمان بگەیەنی خوایە گیان بەدەستی ئەو زاتە مبارەکە ئاوی کەوسەر بخۆینەوە ئەم ڕۆژ و تاعەت و عیبادەتە کورچ و کاڵا بەڕاستی کورچ و کاڵ دەیکەین بەڵام گەورەی تۆ لەوەدایە خوایە گیان ئەو کەمەمان بۆ زۆرکەی بەرەکەتی تێ بکەیت یا ڕەبی خوا بەرەکەت بخێتە ڕزق و ڕۆزی حەڵاڵمانەوە یا ڕەبی خوا بەرەکەت بخێتە ڕزق و ڕۆزی حەڵاڵمانەوە یا ئەرحەم الراحمین بە گەورەی خۆت لە گوناه بمان پارێزی و لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی هەموو براو خوشکانمان خۆش بی یا ئەرحەم الراحمین ئەی پەروەردگار یا حافظ لێت دەپاڕێمەوە ئەم کوردستانەمان پارێزراوکەی ئەمن و ئەمانی ئەم کوردستانەمان بە هەموو شارەکانی هەموو پارچەکانیەوە پارێزراوکە یا ڕەبی خوا خۆل لە شەڕی دوژمنانی ئاین لە دوژمنانی وڵات لە ئینسانی حەسوود لە ئینسانی بەدکار یا ڕەبی خوا خۆمان خێزانمان منداڵەکانمان پارێزی یا ئەڵڵا لێت دەپاڕێمەوە ڕەحم بە دایک و باوکمان بکەیت خوایە ڕەحم بە دایک و باوکمان بکەیت ڕەحم بە هاوسەر و منداڵمان بکەیت ئەوانەی نەخۆشیشن لەم شەو مبارەکەدا بە بەرەکەتی ئەم مەجلیسە قورئانیە لێت دەپاڕێمەوە یا شافی یا ئەڵڵا شیفا تەنها بەدەستی تۆیە یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت خوای ئەو کوڕکچە گەنجانەمان کە یوسف ئاسا دەژین و خۆیان گرتۆ دوورن لە گوناه یا ڕەبی خوای بە ئاواتی خۆیان بگەیەنی خوای بە ئاواتی خۆیان بگەیەنی هەموو کوڕکچە گەنجەکانمان بە خانە و لانەیەکی بچکۆلانەی مسلمان لە ماڵی خۆیاندا شادکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین